بسم الله الرحمن الرحيم. كتاب خانەی دەنجی ڕۆشنایی. ناوی کتێب ڕۆڵەی شیرینم، پێغەمبەرەکەت خۆشی دەوی صلى الله عليه وسلم. نووسینی عەبدوللە بن حەمید ئەبوو سەعیدی، وەرگێڕانی مەریوان عارف عەلی، خوێندنەوەی ئیمان تاها، مۆنتاژ و کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن، پێداچوونەوەی تۆماری ڤیان حەمید عوسمان، نەخشەسازی بەرگ و ناوەڕۆک عیماد عەبدولقادر، نۆبەی چاپ یەکەم ساڵی چاپ 2021، تیراژ 1000 دانە، ژمارە سپاردنی 1685 ساڵی 2021 پێدراوە، کۆی ژمارەی لاپەڕا 58 لاپەڕا. تێبینی سەرجەم کتێبە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی گزارش لە لۆچوونی نووسەر دەکەن و بە هەموو شێوەیەک بازرگانی پێوەکردنیان قەدەغەیە، بە هیوای سوود بینین. پێشکەشە بەخۆم مەریوان عارف عەلی. تۆ هەموو باوکێکی موسڵمان، تۆ هەموو دایکێکی موسڵمان. پێشەکی لاپەڕە چوار. مناڵ وا ڕاهاتووە کە بەزووی هۆگر و وابەستەی کەسانی تر بێت. جا ئەگەر ئەوەی مناڵەکەی پێوەی وابەستە دەبێت کەسێکی خراپ بێت، ئەوە کاریگەری خراپ لەسەر ڕەوشت و هەست و بیر و بۆچوونەکانی دروست دەکات. بە پێچەوانەشەوە ئەگەر کەسێکی باش و چاک بوو، ئەوە کاریگەریەکی زۆری دەبێت لە ئاڕاستەکردنی ڕەفتار و هەست و دەرونی مناڵ بۆ جۆری سوودی دنیا و دواڕۆژیشی تیابێت. خۆشەویستان، ئەم سەردەمەی تیایدا دەژین لە سایه بڵاوبوونەوەی ئەنتەرنێت و کەناڵە ئاسمانیەکان و مۆبایل، پەروەردەکردن بۆتە کارێکی گران و ترسناک، ڕوبەڕووی خێزان و دامەزراوە پەروەردەییەکان بۆتەوە. هەمووان لەو خراپانە دەترسێن کە لە کۆمەڵگاکەمان بڵاو بۆتەوە. گرنگیدان بە جەستەی مناڵەکان لە ڕووی خۆراک و جەستە و تەندروستیەوە کارێکی گرنگە، بەڵام لەوە گرنگتر بریتیە لە بایەغدان بە ڕۆح و دەروون و عەقڵ و کەسیەتیان، چونکە ئەم لایەنەش وەک جەستەیان بەردەوام گەشە دەکات و دروست دەبێت، ئەویش بە پەروەردە و شێوازی مامەڵەکردن و گرنگیدان بە هەموو پێداویستیەکانی، تاوەکو بەو شێوەیە پەروەردەبێت کە خوددا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم داوامان لێ دەکات. هەروەها متمانەی بەخۆی هەبێت و تۆوی ڕەوشتی جوانی تیابڕوێت و لە بەرامبەر هەموو ناڕەحەتی و کێشەکانی بەردەم ژیانیدا خۆڕاگر بێت. هەر لەم ڕوانگەیەشەوە ئەم نامیلکێ هاتووە لە ڕێگەی فەرموودەکانەوە ڕادەی خۆشەویستی پێغەمبەر بسەلمێنێت. لەو فەرمودانەی باسم کردوون ئەوەم خستۆتە ڕوو کە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم چەندە مناڵانی خۆشویستووە بۆ ئەوەی خۆشەویستی ئەوانیش بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاد بکات. ئەم خۆشویستنەش دەبێتە هۆی ئەوەی مناڵەکانمان شوێن پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەون. ئەگەر ئەمەش هاتە دی، ئەوە مناڵەکانمان دنیای بینین و بیستنیشیان گۆڕانکاری بەسەردادێت. شتانێک دەبینن و دەبیستن کە جیاواز بێت لەو قۆناغەی تیایدا هەستیان بەم خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەکردووە، چونکە دەبێت زۆر باش ئاگاداری ئەو ڕاستیە ببین کە یەکێک لە گەورەترین هۆکارەکانی لە بین چوون و ونبوون و لادانی مناڵەکانمان لەم سەردەمەدا بریتیە لە خۆشویستن و وابەستەبوونیان بە کەسانی خراپ و بێبەها و بێدینەوە. ئەوەش بەهۆی ئەوەی بەردەوام تەماشای بەرهەم و کار و چاڵاکیەکانی ئەم کەسانە دەکەن، هەتاوای لێ هاتووە خۆشەویستی ئەم کەسانە لە قوڵایی دڵی مناڵەکانماندا جێگیر بووە. لەبەر ئەوە ویستم ئەمە پێچەوانە بکەمەوە و دڵ و هەست و سۆزی مناڵەکانمان وابەستەی خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەم. بۆ ئەمەش وای پێویست کرد ئەوە ڕوون بکەمەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بووە لەگەڵ مناڵاندا. بۆیە هاتووم تەنها فەرمودە دروستەکانم باس کردووە، چونکە باوەڕم وایە لەناو فەرمودە دروستەکاندا ئەوەندە فەرمودەمان هەیە چۆنیەتی شێواز و ڕەفتار و هەڵسوکەوتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لەگەڵ مناڵان بۆ باز دەکەن کە پێویستمان بە فەرمودەی لاواز نەبێت. هەوڵیشم داوە شێوازی خستنە ڕووەکە ئاسان بێت بۆ مناڵان، بۆ ئەوەی بیرۆکەکان بگاتە قوڵایی ناخ و دەروون و هەستەکانیان.
خنجیلەکەم حەز دەکەم بزانیت کە پێغەمبەرگیان تۆ هەموو مناڵانی خۆش دەوێت لەم نامیلکەیەدا بۆ دەردەکەوێت کە پێغەمبەرگیانمان صلی الله علیه وسلم چەندە مناڵانی خۆشویستووە. سەرەتا ئەم نامیلکەیە بخوێنەرەوە و پاشان وەڵامی ئەم پرسیارە بدەرەوە. ئایا بەقەد ئەوەی پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم تۆی خۆشویستووە تۆیش ئەوەندە پێغەمبەرگیانت صلی الله علیه وسلم خۆش دەوێت؟ ئەگەر لێم پرسی چۆن بیسەلمێنم پێغەمبەرم صلی الله علیه وسلم خۆش دەوێت، پێت دەڵێم لە کۆتایی ئەم نامیلکەیەدا وەڵامەکەت دەست دەکەوێت. پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم مناڵانی مات کردووە. تۆ زانیوتە کە پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم هەر کات مناڵی ببینیایە ئەچوو بۆ لایەن و ڕوومەتە خنجیلانەکانی ماز دەکردن. ئەزانی بۆ؟ لەبەر ئەوەی زۆر خۆشی دەویستن. ئەو خۆشەویستەمان هەمیشە دەیوت هەر کەسێک مناڵی خۆش نەوێت هیچ سۆز و بەزەیەک لە دڵی دانیە. دایکە عایشەمان ڕووداوێکمان بۆ دەگێڕێتەوە و دەڵێت جارێکیان کابرایەکی دەشتەکی هات بۆ لای پێغەمبەرمان صلی الله علیه وسلم و وتی ئێوە مناڵەکانتان ماز دەکەن بەڵام ئێمە هەرگیز ماچیان ناکەین. کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم گوێی لەم قسەیە بوو بەو پیاوەی وت دەسەڵاتم چییە کە خوای گەورە سۆز و بەزەی لە دڵتدا هەڵکێشاوە؟ پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم زۆر پێی ناخۆش بوو گوێی لەو باوکە بوو کەوتی من مناڵەکانم ماز ناکەم. زۆر بەلایەوە سەیر بوو. پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم پێی ناخۆش بۆ مناڵان ئازاریان پێ بگات. ئایا دەزانیت هەر کاتێک پێغەمبەرمان صلی الله علیه وسلم چاوی لێ بوایە مناڵێک ئازار دەدرێت ئەویش ئازاری دەچەشت و بەرگی ئەو دیمەنەی نەدەگرت. نەیدەهێشت ئازار بچێژن تەنانەت ئەگەر لەسەر مینبەریش بوایە و خەریکی وتاردان بوایە دەهاتە خوارەوە بۆ ئەوەی نەیەڵێت ئازار بچێژن. بورەیدەی هاوڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڵێت پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر مینبەر خەریکی وتاردان بوو. لەو کاتەدا حەسەن و حوسەینی کچەزای هاتن جلێکی سووریان لەبەردا بوو سەرسمتیان تیادا دەدا. ئەوە بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم قسەکەی بڕی و هاتە خوارەوە و کردینە باوەشی و ئینجا گەڕایەوە سەر مینبەرەکەی. پاشان فەرمووی خوای گەورە ڕاستی فەرمووە ئینەما ئەموالکم و ئەولادکم فیتنە، واتە بێگومان ماڵ و مناڵەکانتان مایەی فیتنەن بۆتان. ئەم دوانەم بینی لە جلەکانیاندا سەرسمتیان دەدا و دەرکەوتن بۆیە خۆم پێنەگیرا و قسەکانم بڕی و هەڵم گرتن. ئای چەندە دیمەنێکی جوان و سەرنجڕاکێشە. مناڵان لەسەر پشتی پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم یاریان دەکرد. هەرگیز ئەو شتت لەبارەی پێغەمبەرەکەمانەوە صلی الله علیه وسلم زانیوە کە ئەو پێی خۆش نەبووە بێدڵی مناڵان بکات. تەنانەت ئەگەر ئەو شتێ مناڵەکەی حەزی لێبوو بێت یاریکردن بێت لەسەر پشتی پێغەمبەر لەو کاتەی لە کڕنوشدا بووە. ئەزانی بۆچینی دەویست دڵیان بشکێنێت؟ چونکە خۆشی دەویستن. حەزی نەدەکرد بەهۆی یاری نەکردن لەگەڵیان خەمبار بن و دڵیان ناخۆش بێت. عەبدوڵای کوڕی شەداد لە باوکیەوە باسی ئەوەمان بۆ دەکات کە جارێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم هات بۆ نوێژی خەوتنان و حەسەن یان حوسەینی لە باوشدا بوو. ئەوە بوو چووە پێشەوە بۆ ئەوەی پێشنوێژیمان بۆ بکات. بۆیە مناڵەکانی باوشی دانا و نوێژی دابەست و دەستی کرد بە نوێشکردن. یەکێک لە کوڕنووشەکانی زۆر درێژ کردەوە. باوکم وتی سرم بەرز کردەوە ئەبینم مناڵەکە چۆتە سەرپشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەویش لە کوڕنووشدایە. بۆیە گەڕامەوە بۆ کوڕنووشەکەم جا کاتێک پێغەمبەری خوا نوێژەکەی تەواو کرد خەڵکەکە وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کوڕنووشەکەت زۆر درێژ کردەوە وامانزانی شتێک ڕووی داوە یاخود سروشت بۆ هاتووە. ئەویش فەرمووی هیچیان نەبوو بەڵام کوڕەکەم سواری پشتم بوو پێم ناخۆش بوو پەلەی لێ بکەم و وازم لێ هێنا هەتا بەدڵی خۆی یاریەکەی بکات. ئەڵڵا لەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئای خوایەگیان چەند مناڵانی خۆشویستووە چەند شەیدایان بووە لەبەر خاتری ئەوان لە کوڕنووشەکەیدا نەجوڵاوەتەوە هەتا وەکو تێر تێر بەدڵی خۆیان لەسەر پشتی یاریان کردووە. ئەمە زۆر زۆر خۆشە بۆ مناڵان. پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم لەگەڵ مناڵاندا پێدەکەنی. پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر پێخۆش بوو مناڵانی جوان و خنجیلەی وەک ئێوە دڵخۆش بکات و لەگەڵتان پێ بکەنێت. بۆیە هەر کات مناڵی ببینیایە لەگەڵیاندا پێدەکەنی. ئەگەر لە شەقام و ناو کۆڵانەکانیش بوایە هەروەها بەدوایاندا ڕای دەکرد بۆ ئەوەی بیان کات بە هاوڕێی خۆی و حەز بە ئارامی و ئاسایش بکەن.
پاشان دەیکردنە باوشی و قسەی خۆشی بۆ دەکردن و دڵی خۆش دەکردن. ئەعلای کوڕی موڕا ڕەزای خوای لێبێت دەڵێت کاتێک لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕێگاوە بووین بەرەو جێیە کە بانگێشت کرابووین. حەسەنی کچەزای پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بینی لە کۆڵان لەگەڵ مناڵاندا خەریکی یاریکردن بوو. مناڵەکە کە پێغەمبەری خوای بینی صلی الله علیه وسلم بۆ ناسکردن بەڕاست و چەپی خۆیدا دەستی بەڕاکردن کرد. پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم بۆ دڵخۆشکردنی ئەو بەدوایدا هەڵهات تاوەکو گرتی. دەستێکی خستە لاملی و دەستەکەی ترشی خستە نێوان سەر و گوێچکەی. اینجا لە باوشی گرت و ماتی کرد. پاشان فەرمووی حەسەن لە منە و منیش لە حەسەنم. ئەوەی حەسەنی خۆش دەوێت خوای پەروەردگاریش ئەوی خۆش دەوێت. حەسەن یەکێکە لە کچەزاکان. چەند جوانە ئەم پێغەمبەرەمان صلی الله علیه وسلم سەرۆکی وڵاتێکە و لەگەڵ مناڵان یاری دەکات و بەدوایاندا ڕادەکات و بەدەمیانەوە پێدەکەنێت و دڵیان خۆش دەکات. مادەم ئەم پێغەمبەرەمان صلی الله علیه وسلم ئەوەندە هاوڕێی مناڵان بووە، شایانی ئەوەیە زۆرمان خۆش بێت و شوێن پەیام و ڕێنماییەکانی بکەوین. ئەیوانە پێغەمبەریان صلی الله علیه وسلم مناڵان ناو دەنێت و لە باوەشیان دەگرێت. ئەی تۆ نەتزانیوە کە پێغەمبەرمان ئەوەندە مناڵانی خۆشویستووە هەمیشە ناوی جوانی بۆ هەڵبژاردوون، لەوانەش ناوی پێغەمبەران کە دەبوو هۆی ئەوەی ئەو مناڵانە شانازی بە ناوەکەیانەوە بکەن و هەوڵ بدەن لە قسە و کرداریاندا لاسایی ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم بکەنەوە. اینجا ئەم پێغەمبەرە خۆشەویستەی ئێمە دوای ئەوەی مناڵەکانی ناودەنا دەیکردنە باوش و گاڵتە و قسەی خۆشی لەگەڵ دەکردن. ئەوە تا یوسفی کوڕی عەبدوڵای کوڕی سەلام ڕەزای خوایان لێبێت دەڵێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی نام یوسف و لە باوشیدا داینام و دەستی هێنا بەسەرمدا. ئەها پێغەمبەرمان صلی الله علیه وسلم چەند میهرەبان بووە لەگەڵ مناڵان. ئایا کەسێک بەم شێوازە مناڵانی خۆش بووێت نابێ ئێوەی مناڵیش وەک چاوەکانی خۆتان خۆشتان بووێت؟ پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم فەرمانی دەکرد مناڵانی بێباوک بەخێو بکرێن. وەرە بە ئەم جارش یەکێکی تر لە ڕەوشتە زۆر جوانەکانی پێغەمبەرەکەمانت صلی الله علیه وسلم بۆ باز بکەم. دڵنیام کاتێک گوێت لێ دەبێت زۆر زیاتر لە ئێستا خۆشترت دەبێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرگیز پێی خۆش نەبوو مناڵێکی بێباوک ببینێت خواردن و جلوبەرگ و شوێنی ژیان و دەرمانی نییە، یاخود بەهۆی ئەوەی هیچ پارەیەکی نییە نەخوێنێت. لەبەر ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمیشە هانی مسلمانانی دەوڵەمەندی دەدا مناڵانی بێباوک بگرنە خۆیان و بەخێویان بکەن و هەرچیان پێویستە بۆیان دابین بکەن. بۆ ئەوەی زیاتر مسلمانان هەم بدات و گوڕوتین بداتە بەریان، پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بەڵێنیدا کە هەر کەس مناڵێکی بێباوک بگرێتە خۆی و گەورەی بکات ئەوە لە بەهەشدا دەبێتە هاوڕێی ئەو، نەک هەر ئەوە بەڵکو ئەوەندە لێوەی نزیک دەبێت وەکو نزیکی پەنجەی شایەتومان و پەنجەی ناوەڕاستی دەست. ئەوە تا سەهل ڕزای خوای لێبێت دەڵێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی من و بەخێوکەری بێباوک ئاوهاین، ئاماژەی بۆ هەردوو پەنجەی شایەتومان و ناوەڕاستی کرد و لێکی کردنەوە. الله لە دڵسۆزی پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم بۆ مناڵان خەمی هەموو مناڵانی خواردووە، دڵی لای هەموو مناڵان بووە، هیچ مناڵێکی بیر نەچووە، دڵسۆزی هەموو مناڵان بووە. ئەزانن بۆچی؟ چونکە پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم ئێوەی مناڵانی زۆر خۆشویستووە. پێت چۆنە ئێمەش بەڵێن بدەین لە خەمی مناڵانی بێباوک دابین و ئاگامان لێیان بێت بۆ ئەوەی لە بەهەشدا هەم پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم ببینین و هەم لێوەی نزیک بین. پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم مۆڵەت لە مناڵان وەردەگرێت. ئەی چۆن مناڵان بەلای پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم ڕێزی تایبەتیان هەیە، نابێ پشتگوێ بخرێن، بۆیە ئەگەر لە کاروباری زۆر بچووکیشدا بێت مۆڵەتی لێ دەخواستن. جا ئەگەر وەڵامی مناڵەکە بە دڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەبوایە لێی تووڕە و نیگەران نەدەبوو، دڵی لێی نەدەشکا، دڵی لێی نەدەهێشا، بەڵکو لە هەستی مناڵەکە تێدەگەیشت و ڕێزی لەو بۆچوونە دەگرت. لێرەدا دەمەوێت گوێم بۆ بگریت بۆ ئەوی بەسەرهاتێکی سەرنجڕاکێشت بۆ بگەڕمەوە کە لە نێوان پێغەمبەر صلی الله علیه وسلم و مناڵێکدا ڕوویداوە. سەهلی کوڕی سەعد ڕەزای خوای لێبێت دەفەرموێت خواردنەوەیکیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێنا، ئەویش دەی خواردەوە. لە لای ڕاستیەوە کوڕێک دانیشت بوو، لە لای چەپیەوەش چەند پیاوێکی بەتەمەن. بۆیە بە کوڕەکەی فەرموو ئایا مۆڵەتم دەدەیت بیدەم بە بەتەمەنەکان؟ کوڕەکە وتی نابەخوا. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەشی خۆم لە بەرماوەی تۆ نادەم بە کەسی تر. ئیتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جامەکەی دایە دەستی کوڕەکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم
پێی خۆش بوو کوڕەکە ڕازی بێت خواردنەوەکە بدات بە کەسە بە تەمەنەکان، بەڵام وتی با پرسی پێ بکەم و بە زۆر ئەو مافەی لێداگیر نەکەم. ئەوە بوو پرسی پێکرد، بەڵام کوڕەکە ڕازی نەبوو. ئەمە وای نەکرد پێغەمبەر صلی الله علیه وسلم تووڕە بێت و بە کوڕەکە بڵێت تۆ کەسێکی بێڕێزیت، چۆن شتی وا دەڵێت؟ ئەی نەمانوت ئەو پێغەمبەرەمان صلی الله علیه وسلم چەندە مناڵانی خۆشویستووە؟ پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم لەگەڵ مناڵان نان دەخوات. هەندێک دایک و باوک هەن بە مناڵەکانیان دەڵێن دوور لە گەورەکان نان بخۆن و لەسەر سفرەکە جێگاکەیان بۆ دیاری دەکەن و دەڵێن لەوێدا لەگەڵ مناڵەکاندا نان بخۆن. لە کاتێکدا مناڵان لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم نانیان دەخوارد لەبەر ئەوەی خۆشی دەویستن. ئەی چۆن وانە بێت کە ئەو گەورەی هەموو مرۆڤەکانە و باشترین دروستکراوی خوایە. خۆ ئەگەر مناڵێکی ببینیە نەیزانی باید چۆن نان دەخوات ئامۆژگاری دەکرد و بۆی ڕاست دەکردەوە. ئەوەدا عومەری کوڕی ئەبوو سەلەمە ڕەزای خوای لێبێت دەفەرموێت مێر مناڵێک بووم لە ژێر چاودێری پێغەمبەری خوادا بووم، لە کاتی نان خواردندا دەستم لە ناو قاپەکە دەگێڕا. پێغەمبەریش صلی الله علیه وسلم چاوی لێ بوو، پێی فەرمووم ڕۆڵە گیان ناوی خوای گەورە بێنە و بەدەستی ڕاست نان بخۆ، لە بەردەم خۆشتەوە بخۆ. بینیت ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم چەند دڵسۆزی مناڵانە لە باوشی خۆیدا دایان دەنێت و کاتێک لە شێوازی نان خواردندا هەڵەیەک دەکەن لێیان تووڕە نابێت و بە شێوازێکی جوان بۆیان ڕاست دەکاتەوە و فێری دەکات کە چۆن نانەکەی بخوات. اینجا لەمە دووە ئەگەر کەسێک لەسەر سفرەی نان خواردن لێمان تووڕە بوو پێی دەڵێن ئەگەر پێغەمبەرت صلی الله علیه وسلم خۆش دەوێت ئەوە نابێت لێم تووڕە بیت، چونکە پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم لە مناڵەکەی باوشی تووڕە نەبوو کاتێک هەڵەی کرد، بەڵکو داوات لێ دەکەم تۆیش وەک ئەو بۆم ڕاست بکەیتەوە و فێرم بکەیت کە چۆن بە شێوازێکی دروست نانەکەم بخۆم. پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم لە جەنگەکاندا مناڵانی نەدەکوشت. ژمارەیەکی زۆری سەرکردەی سوپاکان کاتێک لە شەڕێکدا سەر دەکەوتن دەچوونە وڵاتێکی ترەوە، هەرچی لەو شارەدا بووایە دەیان کوشت، تەنانەت مناڵەکانیش. لە کاتێکدا پێغەمبەری خوا هەرگیز شتی وای نەدەکرد. زۆر دوور بوو لەم کارە خراپە، نەکەر ئەوە، بەڵکو ڕێگەی بە هیچ کەسێکیش نەدەدا ئەو کارە بکات، لەبەر ئەوەی مناڵانی خۆش دەویست. بۆیە بە هەموو سەرکردەکانی سوپاکەی دەوت نابێت و حرامە مناڵ بکوژرێت. نەجدا کە یەکێکە لە گەورەکانی خەواریجەکان نامەیەکی بۆ ئیبن عەباس نووسی و تیایدا لێی پرسی ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرزەکاری دەکوشت؟ ئیبن عەباسیش لە وەڵامدا بۆی نووسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هیچ جۆرێک هەرزەکاری نەدەکوشت، بۆیە نەیان کوژیت. ئەی ئیتر چۆن ئەم پێغەمبەرە جوانەمان صلی الله علیه وسلم خۆش نەوێت؟ ئەی چۆن شانازی پێوە نەکەین؟ ئەی چۆن ناوی بەرزڕانەگرین و خۆشمان نەوێت؟ ئەی چۆن نەبین بە شوێن کەوتەی ئەو پێغەمبەرەی صلی الله علیه وسلم دۆست و خۆشەویستی مناڵان و لاوانە؟ پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم لە سڵاوکردن لە مناڵان دەست پێشخەری دەکرد. ئای کە خۆشە کاتێک گەورەکان دەست پێشخەری دەکەن و سەلامان لێ دەکەن، تۆش هەمان ئەو هەستی خۆشیت بۆ دروست نابێت کاتێک گەورەیەک سەلامت لێ دەکات. بەڵام کاتێک گەورەکان بەلاماندا تێدەپەڕن و سڵاومان لێ ناکەن زۆر ناخۆشە، چونکە هەست دەکەین ئەوان بۆیە سەلامان لێ ناکەن لەبەر ئەوەی ئێمە بە بچووک و مناڵ دەزانن، یاخود پێیان وایە دەبێت ئێمە سڵاویان لێ بکەین لەبەر ئەوەی ئەوان گەورن. بەڵام پێغەمبەری جوانی ئێمە صلی الله علیه وسلم، پێغەمبەری میهرەبان و سینەفراوانی ئێمە صلی الله علیه وسلم، پێغەمبەری دڵسۆز و خۆشەویستی مناڵان بەو جۆرە نەبووە هەرگیز، بەڵکو ئەو هەرکات مناڵێکی ببینی یەکسەر سڵاوی لێکردوون. ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوای لێبێت دەفەرموێت ڕۆژێکیان خەریکی یاریکردن بووین، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەلای ئێمەدا دەڕۆیشت. لە کاتی ڕۆژنیدا فەرمووی کوڕینا سڵاوی خواتان لێبێت. هەر ئەم ئەنەسە جوانە بۆمان دەگێڕێتەوە کە بەلای کۆمەڵێک گەنجدا تێپەڕیوە و سڵاوی لێکردوون. وتوویەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای دەکرد کەواتە دەبێت زۆر شانازی بەم پێغەمبەرەمانەوە بکەین صلی الله علیه وسلم، چونکە وێ ڕای ئەوەی دەسەڵاتێکی زۆری هەبوو و سەرۆکی وڵات بووە کەسی دەست پێشخەری کردووە لە سڵاوکردن لە گەنج و لاوەکان. پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم لە دوای خۆیەوە مناڵانی گچکەی سەردەخست. لە ڕۆژگاری ئەمڕۆماندا دەبینین هەندێک لە دایکان و باوکان پێیان خۆش نییە مناڵەکانیان لەگەڵیان سواری ئۆتۆمبیل بن، بۆیە داوایان لێ دەکەن بە ئۆتۆمبیلی کرێ بڕۆن،
بە بیانووی ئەوەی پەلەیانە یاخود ئیشی زۆریان هەیە. هەندێک لەو دایک و باوکانە مناڵەکانیان سەردەخەنە سەر ئۆتۆمبیلەکانیان، بەڵام قسەیان لەگەڵدا ناکەن. ئەگەر قسەشیان لەگەڵدا بکەن باسی شتی گرنگیان لەگەڵدا ناکەن. لە کاتێکدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وانە بوو، بەڵکو مناڵانی لە دوای خۆیەوە سەردەخست و لەبارەی شتی زۆر گرنگەوە قسەی بۆ دەکردن. ئەوەتە ئیبن عەباس ڕەزای خوای لێبێت دەفەرمێت ڕۆژێکیان لە دوای پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم لە پشتی ئاژەڵێکەوە سەرکەوتبووم. فەرمووی ئەی ڕۆڵا، هەندێک شتت فێر دەکەم. خوا بپارێزە، فەرمانی جێبەجێ بکە و قەدەغەی مەشکێنە، خوداش دەتپارێزێ. بە چاوی ڕەحمەت ئاگەی لە ماڵ و مناڵ و ئاینت دەبێت. خوا بپارێزە، لە ئاگاداری خوا غافڵ مەبە. دەبینی خوا لەگەڵتدایە، لە تەنگانەدا فریاد دەکەوێت. هەر کاتێک ویستت شتێک داوا بکەیت لە خوای داوا بکە. هەر کاتێک ویستت داوای یارمەتی بکەیت ئەوە هەر لە خوا داوا بکە و پشت تەنها بەو ببەستە. ئەوەش بزانە ئەگەر هەموو خەڵک کۆ ببنەوە بۆ ئەوەی سوودێکت پێ بگەێنن، سوودیان نابێت مەگەر ئەو سوودێک کە خوا بۆی نووسیویت. و ئەگەر هەموو خەڵک کۆ ببنەوە بۆ ئەوەی زیانێکت توش بکەن، ناتوانن مەگەر ئەو زیانەی کە خوای گەورە لەسەری نووسیویت. قەڵەمەکان هەڵگیراون و نووسراوەکان وشک بوونەوە. واتە قەزا و بڕیاری خوا بەسەر هەموو دروستکراوەکانیدا تەواو بوو. کەواتە لەمە دوا دەبێت بیری دایک و باوکمان بێنینەوە، مادەم پێغەمبەرمان سوودی لەو کاتە وەرگرتووە کە لە جێگایەکەوە چووە بۆ جێگایەکی تر و تیایدا ئامۆژگاری ئەو گەنج و لاوانەی کردووە لەگەڵیدا سەرکەوتون و باسی شتی زۆر گرنگی بۆ کردوون. کەواتە گرنگە لەو کاتانەی لەگەڵیان سەردەکەوین ئەوانیش هەم قسەی خۆشمان لەگەڵدا بکەن و هەم شتی بە سوودمان بۆ باز بکەن. پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم پێی خۆش نییە جیاوازی لە نێوان منداڵاندا بکرێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕازی نابێت باوەک جیاوازی لە نێوان مناڵەکانیدا بکات. بە چاوی خۆمان دەبینین هەندێک لە باوکان هەندێک شت بۆ یەکێک لە مناڵەکانیان دەکەن بۆ مناڵەکانی دیکە نایکەن. ئەمە ئەو شتەیە کە پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم حرامی کردووە و ئەو کەسەی جیاوازی لە نێوان مناڵەکانی دەکات بەستەمکار ناوی دەبات. لە نوعمانی کوڕی بەشیرەوە دەگەڕنەوە، دایکی نوعمان داوای لە باوکی نوعمان کرد لە ماڵ و سامانی خۆی هەندێک ببەخشێت بە نوعمانی کوڕی. ئەوە بوو بەشیر بۆ ماوەی 1 ساڵ بیری لێکردەوە. اینجا ڕازی بوو. اینجا دایکی گوتی ڕازی نابم هەتا پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم ئامادە و شایەتی ئەم بەخششت نەبێت بۆ کوڕەکەم. بۆیە باوکم دەستی گرتم، ئەو کات گەنج بووم و بردمی بۆ لای پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم و وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، دایکی ئەم کوڕە کچی ڕەواحە پێی باش بوو کە تۆ بکەمە شاید لەسەر ئەوەی کە بە کوڕەکەیم بەخشیوە. پێغەمبەری خوایش صلی الله علیه وسلم فەرمووی ئەی بەشیر، ئایا جگە لەم کوڕە کوڕی ترت هەیە؟ وتی بەڵێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئایا وەک ئەمەت بەخشیوە بە هەمویان؟ گوتی نەخێر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کەواتە من مەکە بە شایەت، چونکە من نابمە شایەتی ستەمکردن. تۆ سەیر کە ئەم پێغەمبەرە صلی الله علیه وسلم چەندە پارێزەری مافی مناڵان بووە، ڕێگەی نەداوە بە دایک و باوک جیاوازی بکەن لە نێوان مناڵەکانیان. پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم لە مناڵان تووڕە نەدەبوو. لە یادمە ڕۆژێکیان باوکێکم بینی مناڵە بچووکەکەی گرتبووە باوەش. لە پڕێکدا مناڵەکە میزی کرد بە جلەکانی باوکیدا. ئەویش لێی تووڕە بوو، دەستی کرد بە لێدان و هاوارکردن بەسەریدا. پاشان بە هەرا و نەڕەنەڕ دایکی مناڵەکەی بان کرد لە کاتێکدا هەمان ڕوودا و لە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم ڕوویدا. بەڵام تووڕە نەبوو، لەبەر ئەوەی مناڵانی خۆش دەویست و لێیان تووڕە نەدەبوو. ئەوە تا ئومو قەیسی کچی موحسین ڕەزای خوایان لێبێت بۆمان باز دەکات کەوا مناڵێکی بچووکی هەبوو، خواردنی نەدەخوارد، بۆیە هێنای بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەویش لێی وەرگرت و لە باوشی خۆی داینا. کاتێکی زانی میزی پیادا کرد، ئەویش داوای کرد ئاویان بۆ هێنا و ئاوی لێپرژاند و نەیشۆرد. بینیت نە لە مناڵەکەیدا و نە هاواری کرد بەسەر دایکی مناڵەکەشدا، بە لەسەر خۆیەوە داوای کرد ئاوی بۆ بێن و شوێنی میزەکەی پاک کردەوە و تەواو. چونکە پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم خۆشەویستی مناڵ لە ناودڵیدا بووە. پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم دەیویست خواردنی ماڵی حەلال بدرێت بە مناڵان. دەیفەرموو خوای گەورە چاکە و چاکی خۆش دەوێت. جایەکێک لە شتە باشەکان ماڵی حەڵاڵە، بۆیە خوای گەورە ڕازی نابێت و پێی ناخۆشە دایک و باوک خواردنی حرام دەرخواردی مناڵەکانیان بدەن. هەر بۆیە پێغەمبەری دڵسۆزی مناڵان صلی الله علیه وسلم تەنها لە ماڵی حەڵال خواردنی دەدا بە مناڵان. ڕۆژێکیان بینی یەکێ لە کچەزاکانی خەریکی خواردنی خورمایەکە
کە لەسەر ڕێگاکە دۆزیوێتیەوە. یەکسەر چوو بۆ لای و لە دەمی دەرهێنا بۆ ئەوەی جەستەی بە خواردنی حرام گەورە نەبێت. ئەبی هوڕەیرە بۆمان دەگێڕێتەوە دەڵێ حەسەنی کوڕی عەلی ڕەزای خوایان لێبێت دەنکە خورمایەکی لە خورمای زەکات هەڵگرت و خستێ دەمیەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی قەخ بۆ ئەوەی فڕی بدات. پاشان پێی فەرموو ئەی نەتزانی و ئێمە لە زەکات ناخۆین؟ بیر دێت لە چەند جێگایەکی ئەم نامیلکەیەدا وتمان پێغەمبەرمان مناڵانی خۆشویستوە. جایەکێک لە نیشانەکانی خۆشویستنی ئەم پێغەمبەرە صلی الله علیه وسلم شیرینەمان ئەوەیە کە بەردەوام هەوڵیداوە مناڵەکان لەسەر خواردنی شتی حەڵاڵ و پاک گەورە بکات بۆ ئەوەی کاتێکیش گەورە دەبن هەر شتی پاک و حەڵاڵ بخۆن و بۆ هۆیشەوە لە بەهەشدا بە چاوە جوانەکانی خۆیان ئەم پێغەمبەرە دڵسۆزەی مناڵان ببینن و بەیەک شاد ببنەوە. ئەگەر مناڵان نەخۆش بکەوتنایە پێغەمبەریان صلی الله علیه وسلم سەردانی دەکردن. تۆ ئەزانیت هەر کاتێک مناڵێک نەخۆش بکەوتایە پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئازار بە دڵی دەگەیشت بۆیە دەست بەجێ سەردانی دەکرد و هەواڵی تەندروستی دەپرسی. ئەنەسی کوڕی مالیکی هاوڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی کوڕە جوولەکەیەک هەبوو خزمەتی پێغەمبەری خوای دەکرد. ڕۆژێکیان نەخۆش کەوت. ئەوە بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم چوو بۆ لای لە لای سەریەوە دانیشت و پێی فەرموو موسڵمان ببە. ئەویش تەماشای باوکی کرد کە لە پەنایدا بوو. باوکیشی پێیوت بە قسەی ئەبا قاسم بکە. ئەویش موسڵمان بوو. پێغەمبەریش صلی الله علیه وسلم بەدەم هاتنە دەرەوە فەرمووی سوپاس بۆ خوا کە لە ئاگری دۆزەخ ڕزگاری کرد. ئایا تۆ پێت خۆش نییە کاتێک نەخۆش دەکەویت خزمەکانت سەردانت بکەن؟ دڵت خۆش نابێت کاتێک نەخۆش دەکەویت مام و خاڵ و پور و خزمەکانت بێن بۆلات؟ کەواتە پێغەمبەریش صلی الله علیه وسلم زانیوێتی مناڵان حەزیان لێ و دڵیان خۆش دەبێت کاتێک گەورەکان سەردانیان دەکەن بۆیە چووە بۆ لایەن. جگە لەوەش کە سەردانی کردوون حەزی کردووە ڕێگەی بەهەشتیشیان نیشان بدات و هانیان بدات ڕێگەی بەهەشت هەڵبژێرن بۆ ئەوەی لە بەهەشتیش هەر بەیەکەوە بن و سەردانی یەکتر بکەن. پێغەمبەریان صلی الله علیه وسلم بە مردنی مناڵان زۆر غەمبار دەبوو. چیرۆکی ئەم جارەمان هەندێک غەمبارە بەڵام قەیناکە چونکە بەهۆیەوە بۆ دڕون دەبێتەوە ئەم پێغەمبەرە جوانەی ئێمە صلی الله علیه وسلم چەندە مناڵانی خۆشویست و چەندە دڵی وابەستە بووە پێیانەوە. ڕۆژێکیان هەواڵیان بۆ هێناکەوە باردۆخی تەندروستی ئیبراهیمی کوڕی خراپە. ئەویش ڕۆیشت بۆ لای نووسانی بەخۆیەوە تون تون باوشی پیادا کرد. اینجا کاتێک بینی خەریکێک گیانی دەردەچێت و دەمرێت زۆر کاریگەر بوو بەو دیمەنە. خۆی پێنەگیرا و دەستی کرد بە گریان و فرمێسک لە چاوەکانیەوە بەسەر گۆنای موبارەکیدا دەهات نەخوارەوە. هەندێک قسەی کرد کە نیشانەی خەمباری و ناڕەحەتی ئەو بوون بە مرنی جگەرگۆشەکەی. ئەنەسی کوڕی مالیک ڕزای خوای لێبێت دەڵێت پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیبراهیمی کوڕی هەڵگرت و ماچی کرد و تێر تێر بۆنی کرد. اینجا چوینە ژوورەوە بۆ لای بینیمان ئیبراهیم لەگەڵیاندایە. چاوەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هۆن هۆن فرمێسکیان پێدا دەهاتە خوارەوە. عەبدوڕەحمانی کوڕی عەوف پێیوت ئای ئەوە تۆش دەگریت ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ ئەویش فەرمووی ئەی کوڕی عەوف ئەم فرمێسکانم نیشانەی سۆز و میهرەبانیە. اینجا فەرمووی چاوەکان فرمێسک دەڕێژن و دڵەکانیش غەمبار دەبن بەڵام هەرگیز شتێک ناڵێن خوا پێی ناخۆش بێت. ئەی ئیبراهیم بەڕاستی ئێمە بە دووری و مردنی تۆ غەمبارین. تۆیش دڵت تەنگ بوو وانە؟ دەزانم بەس ئەم ڕووداوم بۆیە بۆ باس کردیت تاوەکو زیاتر پێغەمبەرگیانت صلی الله علیه وسلم خۆش بێت بۆ ئەوەی بزانیت بە مردنی مناڵەکان چەندە ئازاری چەشتووە و غەمبار بووە چەند گریا و فرمێسکی ڕشتووە. ئەگەر کەسێک ئاوا بەو جۆرە خۆشەویستی مناڵان لە دڵیدا بوو بێت شایانی ئەوە نییە زۆرمان خۆش بوێت. پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم ستایشی ئەو ئافرەتانە دەکات کە لەگەڵ مناڵەکانیان میهرەبانن. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم ئەوەنەی ئێوە مناڵانی خۆش دەوێت و ئەوەندە دڵی لاتانەهانی دایکان دەدات لەگەڵتان بە نەرمونیانی و میهرەبانیەوە هەڵسوو کەوت بکەن. بەڕادەیەکی ئەو تۆ کەوتوویەتی ئافرەتانی قوڕەیش باشترین ئافرەتانی جیهانن لەبەر ئەوەی بۆوە ناسراون کە لەگەڵ مناڵاندا بە سۆز و میهرەبانن. ئەبی هوڕەیرە ڕزای خوای لێبێت بۆمان دەگێڕێتەوە دەڵێت لە پێغەمبەرم بیستووە صلی الله علیه وسلم دەیفەرموو باشترینی ناو ئەو ئافرەتانەی سواری حۆشتر بوون ئافرەتانی قوڕەیشن. ئەوان زۆر بەسۆزن لەگەڵ مناڵاندا و پارێزگاریترین ئافرەتیش بۆ ماڵ و سامانی مێرد کە لە بەردەستیاندایە
کەواتە ئێستا تۆش بڕۆ تەماشای دایکت بکە و پێی بڵێ دایکە حەز دەکەم تۆش هەوڵ بدەیت ببیتە خاوەنی ئەو ستایشەی پێغەمبەر و لە هەڵس و کەوتکردن لەگەڵ مناڵاندا وەک ئەو ئافرەتانە وابیت. پێی بڵێ تۆ زۆر باشیت لەگەڵ ئێمەدا، بەڵام پێم خۆشە بە تەواوی ستایشەکەی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم تۆیش بگرێتەوە. پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم هەواڵی مناڵان دەپرسێت. پێغەمبەرەکەمان زۆر تامەزرۆی بینینی مناڵان بوو. هەر کات سەردانی کە سوکاری دەکرد هەواڵی مناڵەکانی دەپرسی و دەیفەرموو ئەوە لەکوێن، چونکە خۆشی دەویستن و دەویست دڵنیا بێت لەوەی کە تەندروستیان باشە و کێشەیان نییە. ئەبی هوڕەیرەی دەوسی ڕەزای خوای لێبێت دەفەرموێت ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە دەرەوە، دەستی گرتم و لەگەڵیدا ڕۆیشتم، نە هیچم وت نە هیچی وت، هەتا گەیشتینە بازاڕی بەنی قەینوقاع. لە حەوشەکەی ماڵی فاتیمەی کچی دانیشت و فەرمووی مناڵە بچووکەکە لەکوێیە؟ مناڵە بچووکەکە لەکوێیە؟ شتێک دوای خست و گومانم بۆ ئەوە چوو کە دایکی ملوانکەی لە مل دەکات یاخود دەیشوات. بەڕاکردن هات و پێغەمبەریش صلی الله عليه وسلم لە باوشی گرت و ماچی کرد. پاشان فەرمووی خوایە گیان خۆشت بوێت و ئەوەشی خۆش دەوێت خۆشت بوێت. ئێستا بۆ دڕون بوویەوە پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم چەندە شایانی ئەوەیە لە ناو دڵماندا جێگەیەکی زۆر تایبەت و جوانی بۆ دروست بکەین و بۆ هەمیشە لە دڵماندا بێت. ئەو هەموو ڕێگایی بڕیوە و ڕۆیشتووە بۆ ئەوەی هەواڵی مناڵێکی بچووک بپرسێت و ئینجا لە باوەشی بگرێت و ماچی بکات. ئەزانی ئەمە وەکو چی وایە؟ ڕێک وەکو ئەوەی مامت یا خاڵت لەگە ڕێکێکی ترەوە بە تایبەت بێن بۆ سەردانیکردنی تۆی خنجیلانە، بێن بۆ ئەوەی بڵێن ئەوە برازا یا خوشکەزا خۆشەویستەکەم لەکوێیە. ئینجا تۆش لە دوورەوە ڕابکەیت بۆ لایەن و ئەوانیش باوشت بۆ بگرنەوە و ڕوومەتە وردیلانەکانت ماچ بکەن و دەست بێنن بەسەرتدا. اینجا پێغەمبەرەکەمان بەردەوام بەم جۆرە بووە، چووە بۆ سەردانی مناڵان و دڵی خۆش کردوون. پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم مناڵانی خۆشویستووە. پێغەمبەری جوانمان صلی الله عليه وسلم زۆر مناڵانی خۆشویستووە، حەزی کردووە بە مناڵان بڵێت خۆشم دەوێن، نەک هەر ئەوە خۆشەویستیەکەی بۆ مناڵان بەڕادەیەک بووە کە داوای لە خوای گەورە کردووە مناڵانی خۆش بوێت. ئوسامەی کوڕی زەید ڕەزای خوای لێبێت دەفەرموێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من و حەسەنی دەگرتە باوش و دەیفەرموو خوایەکیان من ئەمانەم خۆش دەوێت، دەی تۆش خۆشت بوێن. ئێستاش کاتی ئەوە هاتووە پرسیارێک لە خۆمان بکەین، ئەگەر کەسێک خۆشەویستی بۆ ئێمە بگاتە ئەو ڕادەیەی داوا لە خواگیان بکات، ئەویش ئێمەی خۆش بوێت، نابێ ئێمەش زۆرمان خۆش بوێت؟ من دڵنیام یەکسەر دەڵێم بەڵێ، بێگومان خۆشمان دەوێت. اینجا بۆ ئەوەی ئەو خۆشەویستی دڵمان دەربڕین، هەر ئێستا هەستە قەڵەم و کاغەزێک بهێنە و بە هۆنراوەیەک یاخود نووسینێک هەستەکانی ناودڵت بنووسە و پاشان بە هاوکاری دایە و بابەگیان لە فەیسبووکەکەی ئەوان بڵاوی بکرەوە و پاشان بە شوێنێکی دیاردا هەڵی بواسە کە قوتابخانەش کرایەوە بیبە بۆ مامۆسای پەروەردەی ئاینت. پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم مناڵانی لە سەرڕانی خۆی دانیشاندووە. پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم زۆر باش دەیزانی مناڵان پێیان خۆشە گەورەکان بایەخیان پێ بدەن و لە خۆیانیان نزیک بکەنەوە، لەگەڵ خۆیاندا دایان بنیشێنن، نەکەر ئەوە بەڵکو بیان خەنە سەر ڕانەکانیان، لەبەر ئەوەی ئەمە دەبێتەوەی ئەوەی هەست بە ئارامی و دڵنیایی بکەن. هەر لەبەر ئەمە بوو پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم بەو جۆرە لەگەڵ مناڵاندا دەجوڵایەوە، چونکە خۆشی دەویستن، مەبەستی بوو دڵیان خۆش بکات، هەست بکەن بە نرخن، جێگەی بایەخن. لێرەدا ئوسامەی کوڕی زەید ڕەزای خوای لێبێت دەفەرموێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیگرتم و لە سەرڕانی موبارەکی خۆی دایدەنام، حەسەنیشی لە سەرڕانەکەی تری دادەنا، پاشان دەیگوشین بە خۆیەوە و دەیفەرموو ئەی خوایە بەزەیت پێیاندا بێتەوە، چونکە من بەزەیم پێیاندا دێتەوە. کەواتە پێویستە لەسەرمان هەمیشە سوپاسی خواگیان بکەین کە ئەم پێغەمبەرە بە سۆز و میهرەبانەی بۆ ناردوین و کردوویەتی بەسەر مەشقی مسلمانان و داوای لێکردوین لە ژیانیدا چاو لەو بکەین، بۆ ئەوەی مناڵانی هەموو دایک و باوکە مسلمانەکان هەست بەو ئارامی و دڵنیاییە بکەن کە مناڵانی سەرڕانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەستیان پێدەکرد. پێغەمبەریان صلی الله عليه وسلم یاری و گاڵتە و گەب لەگەڵ مناڵاندا دەکات.
پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم هەر کاتێک نیشانەی دڵتەنگی لەسەر ڕۆخساری هەر مناڵێک ببینایە هەوڵی دەدا دڵی ئەو مناڵە خۆش بکات و خەمباریەکەی نەهێڵێت، چونکە خۆشی دەویستن و پێی خۆش نەبوو دڵتەنگ بێت. لەبەر ئەوەی بە دڵتەنگی ئەوان ئەمیش دڵتەنگ دەبوو، بە دڵخۆشیان دڵخۆش دەبوو. ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوای لێبێت بۆمان دەگێڕێتەوە و دەفەرموێت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەچوو بۆ لای سولەیمی خێزانی، کوڕێکی لە ئەبوو تەڵحە هەبوو، بە ئەبا عومەیر ناسرا بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گاڵتەی لەگەڵ دەکرد. جارێکیان چووە ژوورەوە بینی دڵتەنگ و خەمبارە. فەرمووی ئەوە بوو ئەبا عومەیری خەمبارە؟ وتیان ئەو چۆلەکەی کە ئەو یاری پێدەکرد مردار بۆتەوە. ئەنەس دەفەرموێت ئیتر پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو ئەی ئەبا عومەیر چۆلەکەکە چی کرد؟ زۆر خۆشە لەو کاتانەی بێتاقەتین یاخود دڵمان ناخۆشە یاخود نازانین چی بکەین کەسێک بێت بایەخمان پێ بدات و هەوڵ بدات ئەو خەمباری و دڵناخۆشیمان بڕەوێنێتەوە، بە تایبەتی ئەگەر ئەو کەسە پێغەمبەری خوا بێت صلی الله عليه وسلم. کەواتە لەمە دووە ئەگەر دڵت ناخۆش بوو یاخود بێتاقەت بوویت بڕۆ بۆ لای دایە یا بابەگیان و پێی بڵێ ئەبا عومەیر بێتاقەتە و نازانێت چی بکات، دەمەوێت وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵم بدەیتەوە دڵم خۆش بکەیت. پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم خۆی بێبەری دەکرد لەوانەی بەزەیان بە مناڵدا نایەتەوە. پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم مناڵانی خۆش دەویست، بەڕادەیەکی ئەو تۆ کە خۆی بێبەری دەکرد لەو کەسەی بەزەی بە مناڵدا نایەتەوە، وەک ئەو کەسانەی زۆر بەتوندی لێیان دەدەن یا هاوار دەکەن بەسەریاندا یاخود خراپن بۆیان. ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوای لێبێت بۆمان دەگێڕێتەوە کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک بەزەیی بە بچووکەکانمان دانەیەتەوە ڕێز لە گەورەکانمان نەگرێت لە ئێمە نییە. ئینجا لێرەدا بیرۆکەیەکم بۆ هات. ئەزانی چییە؟ بە هاوکاری دایە یان بابا ئەم فەرموودەیە بنووسەرەوە و لە جێگایەکی دیاری ماڵەکەتاندا هەڵی بواسن. هەر کاتێک دایە و بابا هەڵسوکەوتێکی زبر و توندیان بەرامبەرت کرد دەست بۆ ئەم فەرموودەیە درێژ بکە و پێیان بڵێ ئاگادار بە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم هەڕەشەی لێ کردویت. پێغەمبەریان صلی الله عليه وسلم مناڵانی کردوتە باوەش. ژمارەیەکی زۆری باوکان شەرم دەکەن لە شوێنە گشتیەکاندا مناڵەکانیان بکەنە باوەشیان. لە کاتێکدا پێغەمبەری مناڵ دۆست صلی الله عليه وسلم هەر کاتێک لە گەشتەکانی دەگەڕایەوە دەیکردنە باوەشی. عەبدوڵای کوڕی جەعفەر ڕەزای خوای لێبێت فەرمووی کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەفەر دەگەڕایەوە دەیان بردین بەرەو پیری پێغەمبەری خوا. دەفەرموێت کە بینی ئێمە بەرەو لایەن دەچین زۆری پێخۆش بوو. منی باوەش کرد و سواری وشترەکەی کردم کە دوایی هاتن لە پشتەوە سواری کردن. بەم شێوەیە تا مەدینە ڕۆیشتین. هەروەها لە کاتی نوێژدا هەڵی دەگرتن. ئەبی قەتادەی ئەنساری دەگەڕێتەوە کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی نوێژدا ئومامەی کچی زەینەبی کچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر شانی بوو. جا کاتێک کڕنوشی دەبردای دەناو کە هەڵدەستایەوە هەڵی دەگرتەوە تۆ تەماشای ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم بکە چەندە بە قوڵی مناڵانی خۆشویستووە. خۆ ئەم مناڵە کچیش بووە کەچی لە ناو نوێژەکەیدا کردوویەتە سەرشانی. کەواتە خۆشەویستیەکەی بۆ کچان و کوڕانیش بووە هەمویانی خۆشویستووە بەبێ جیاوازی. ئەمە پێغەمبەری مناڵانی کچ و کوڕیش بووە. کەواتە وەرە با پێکەوە بڵین هەزار هەزار درود بۆ سەرگیانی پێغەمبەری دڵسۆزی مناڵان. پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم لەگەڵ مناڵاندا میهرەبان و بەبەزەیی بووە. جارێکیان باوکێکم بینی تون تون دەستی مناڵەکەی گرت بوو بە دوای خۆیدا ڕای دەکێشا و مناڵەکەش دەگریا بێ ئەوەی هیچ سۆز و بەزەیەکی لە دڵدا بێت بەرامبەری. لە کاتێکدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم میهرەبان و بەبەزەیی بووە لەگەڵ مناڵاندا چونکە خۆشی دەویستن. ئەوە تا ئەبی هوڕەیرە بۆمان دەگەڕێتەوە دەڵێت لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم نوێژی خەوتنانمان دەکرد. کاتێک دەچووە کڕنوش حەسەن و حوسەین خۆیان هەڵدەدایە سەر پشتی. کاتێکیش سەری بەرز بکردایەتەوە بە لەسەر خۆی و بەدەستەکانی دەیگرتن و لەسەر زەویەکە دایدەنان. کاتێک دەچیوە کڕنوش دیسانەوە خۆیان هەڵدەدایەوە سەر پشتی. کاتێکیش نوێژەکەی تەواو دەکرد لەسەر ڕانەکانی دایدەنیشاندن. میهرەبانی و ئارامی و لەسەر خۆی و نەرمونیانی ئەم پێغەمبەرەمان صلی الله عليه وسلم بە جۆرێکە ناتوانین خۆشمان نەوێت. ئەی چۆن وانەبین
کە ئەو لە کاتێکدا خەریکی ئەنجامدانی نوێژ و قسەکردن بووە لەگەڵ خوای گەورەدا مناڵان خۆیان هەڵداوەتە سەرپشتی و یاریان لەسەر کردووە کەچی ئەو نەلێیان تووڕە بووە و نەبێزاری دەربڕیوە بەرامبەریان لەبەر ئەوە لەمە وەدووە ئەگەر چوین بۆ مزگەوت و بینیمان کەسێکی گەورە لە مناڵان تووڕە دەبێت بە شێوازێکی جوان پێی دەڵێن ئەم کارەی تۆ هەڵەیە چونکە پێشەواکەمان لە مناڵان تووڕە نەدەبوو. پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم بەر لە گەورەکان خواردنی دەدا بە مناڵەکان. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە مناڵانی خۆشویستووە لە زۆر شتدا لەوانەوە دەستی پێکردووە وەک بەر لەوەی خواردن بدات بە گەورەکان داویەتی بەوان. ئەوەتە ئەبی هورەیرە ڕزای خوای لێبێت بۆمان دەگێڕێتەوە دەفەرموێت خەڵکی کە یەکەم نۆبەرەی میوەیان دەبینی دەیان هێنا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەویش کە وەری دەگرت دەیفەرموو پەروەردگارە بەرەکەت بخەرە ناو بەروبوومەکانمان و شارەکەمان و کێش و پێوانەکانمان فەڕ و بەرەکەت لە دوای فەڕ و بەرەکەت. پەروەردگارە ئیبراهیم بەندە و خۆشەویست و پێغەمبەری تۆیە و منیش بەندە و پێغەمبەرتم ئەو بۆ شاری مەکە لێت پاڕایەوە منیش لێت دەپاڕێمەوە بۆ مەدینە بەو شێوەی ئیبراهیم پێی پاڕایەوە بۆ شاری مەکە و هاوێنەی ئەویش لەگەڵی. دەفەرموێ پاشان بچووکترین مناڵی ئەو ناوەی بانگ دەکرد و ئەو میوەی دەدایە. ئای پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم چەندە ئێمەت خۆشویست و گرنگیت پێداوین ئەوەتە پێش گەورەکان تازەترین و خۆشترین خۆراکت بێ ئێمە بەخشیوە دەیکە تۆ بۆ ئێمە وابیت ئەوە ئێمەش بەردەوام یادت دەکەین و ناوت دەبین بۆ ئەوەی قەت لە بیرمان نەچیتەوە. پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم لە مناڵان بێزار نەدەبوو. هەندێک باوک هەن ئەگەر شتێکی مناڵەکانیان بەرکەوێت کە پیسە یا بێزی لێ دەکەنەوە زۆر تووڕە دەبن بگرە هەندێکیان دەست دەکەن بە جنێ و پێدان و لێدانیشیان لە کاتێکدا پێغەمبەری دڵسۆزی مناڵان صلی الله عليه وسلم ئەگەر شتێکی وای بەسەر بەهاتایە هەرگیز تووڕە نەدەبوو. دیسانەوە ئەبی هورەیرە ڕزای خوای لێبێت بۆمان دەگێڕێتەوە دەفەرموێت پێغەمبەری خوان بینی صلی الله عليه وسلم حەسەنی کوڕی عەلی خست بووە سەرشانی و لیکەکەی بەسەر شانی پێغەمبەردا دەهاتە خوارەوە. بەڵام پێویستە لێرەدا ئاگادار بین نەچین بە ئەنقەز ئەم شتانە لەناو ماڵدا فڕێ بدەین یاخود بیسڕین بە قەنەفە و دایک و باوکمان بڵێین مناڵان وایان کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تووڕە نەبووە چونکە ئەمە هەڵسوو کەوتێکی جوان نییە و پێویستە نەیکەین. حەسەنیش کە ئەو لیکەی کردووە بەسەر پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم زۆر بچووک بووە و باشە و خراپەی نەزانیوە. بەهەشت بۆ ئەو کەسانەیە کە لەگەڵ مناڵاندا بەبەزەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمان ڕوون دەکاتەوە کە سۆز و بەزەیی بەرامبەر مناڵان یەکێکە لە هۆکارەکانی چوونە بەهەشت و دوورکەوتنەوە لە ئاگر. لێرەدا خاتوە عائیشەی دایکمان ڕزای خوای لێبێت دەفەرمێت ئافرەتێکی هەژار هات بۆ لام 2 کچی لە باوشدا بوو منیش 3 دەنگە خورمان پێدا ئەویش هەر یەکە و خورمایەکی پێدان خورمایەکیشی بەرز کردەوە بۆ دەمی خۆی بۆ ئەوەی بیخوات. لەو کاتەدا 2 مناڵەکە داوای ئەو دەنگە خورمایەشیان لێ کرد ئەویش خورماکەی کرد بە دوولەتەوە و هەر یەکە و لەتێکی دانێ سرم لەم کارە سوڕما ئەمەم بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گێڕایەوە. ئەویش فەرمووی خوای گەورە بەو کارەی بەهەشتی بۆ پێویست کردووە یاخود بەو کارەی لە ئاگر ڕزگاری کردووە. دەبینیت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن هانی دایکان و باوکانی داوە نەرمونیان و میهرەبان بن بۆ مناڵەکانیان. ئاها چۆن هانی داون بۆ ئەوەی بە جوانی هەڵسوکەوت لەگەڵ ئێوەی خینجیلانەدا بکەن. ئەوەندە ئێوەی خۆشویستووە فەرموویەتی هەرکەس لەگەڵ مناڵاندا بە سۆز و میهرەبان بێت دەچێتە بەهەشتەوە و لە ئاگر دوور دەکەوێتەوە. کەواتە ئێستا و دوای ئەوەی بۆ دڕوون بوویەوە کە پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم چەند دڵی لای ئێوە بوو و چەند خۆشەویستون مافی خۆتانە بە دەنگی بەرز بڵێن خۆشم دەوێت ئەی پێغەمبەری خۆشەویست. پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم دەستی هێناوە بەسەری مناڵدا. کاتێک کەسێکی گەورە دەست دێنێت بەسەری مناڵێکی بچووکدا ئەو مناڵە هەست بە ئارامی دەروون و دڵخۆشی دەکات. لەبەر ئەو پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم زۆر جار دەستی هێناوە بەسەری مناڵدا. ئەوە تا عەمی ئەبی ڕافعی کوڕی عەمرو غەفاری دەفەرمێت من مناڵێک بووم بەردم دەگرتە خورمای پشتیوانەکان هێنایانم بۆ لای پێغەمبەری خوا پێی فەرمووم گەنجە و بۆچی بەردەگریتە خورما؟ عەمی ئەبی ڕافع دەڵێت بۆ ئەوەی بیخۆم. پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم فەرمووی کەواتە بەردمەگرە خورماکان و ئەوەی خۆی دەکەوێتە سەرزەویەکە لەوە بخۆ. پاشان دەستی هێنا بەسرمدا و فەرمووی پەروەردگارە سکی تێر بکەیت.
هەروەها ئیبن عەباسیش ڕەزای خوای لێبێت دەفەرموێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی هێنا بەسرمدا و نزای حکمت و دانایی بۆ کردم. ئەبوو ئومامەش ڕەزای خوای لێبێت دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک تەنها لەبەرخوا دەست بەسەری مناڵێکی بێباوکدا بێنێت ئەوە بەقەت ژمارەی ئەو تاڵە قژانەی دەستی بەسەریاندا ڕۆیشتووە چاکەی بۆ دەنووسرێت. ئەبی هورەیرەش بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێت پیاوێک هات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سکاڵای دڵڕەقی خۆی لەلا کرد. پێغەمبەری خواش صلی الله عليه وسلم فەرمووی دەست بێنە بەسەری مناڵی بێباوکدا و خواردن بدە بە هەژار. کەواتە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم ئەم خەسڵەتە جوانەشی هەبووە. هەر ئەو مناڵانەی خۆش نەویستووە کە دایک و باوکیان هەیە، نا هەرگیز، بەڵکو خۆشەویستی و میهرەبانی ئەو باڵی کێشاوە بەسەر ئەو مناڵەشدا کە باوکیان نەماوە و هەم خۆی بە کردداری خۆشەویستی و میهرەبانی بۆ دەربڕیون و هەم هانی کەسانی ترشی داوە ئاگاداریان بن و خۆشیان بوێن و لەبری باوکیان دەستی میهرەبانی بێنن بەسەریاندا. کەواتە با پێکەوە بڵێن خوایەکیان زۆر سوپاس دەکەین کە ئەو پێغەمبەرە مناڵ دۆستت بۆ ئێمە نارد. پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم لە خۆشەویستیدا بۆ مناڵ وتویەتی لێیان بدەن. خۆشەویستی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم بۆ مناڵ بەڕادەیەک بووە کە خەمی ئەوەی بووە لەو دنیا لە بەهەشدا هاوڕێی نەبن، بەهۆی ئەوەی کاتێک گەورە دەبن ئەو شتانە نەکەن کە خوای گەورە پێی خۆشە بەهۆیانەوە بەندەکانی دەخاتە بەهەشت. بۆیە لە خەمخۆری و دڵسۆزی داهاتووی ئێوەی مناڵی خنجیلانە داوای لەدایە و بابە کردووە هەر لە تەمەنی 7 ساڵیەوە بە ئامۆژگاری و قسەی خۆش و نەرمونیان داواتان لێ بکەن نوێژەکانتان ئەنجام بدەن. دوای ئەو 3 ساڵە هەر بەگوێی دایە و بابەتان نەکرد ئیتر ڕێگەی داوە بەوان لێتان بدەن. سرت دەسوڕمێت وانە؟ دەزانم بە ڕوخسارتدا دیارە وەک ئەوەی بتەوێت بڵێ چۆن کەسێک مناڵانی خۆش بێت و داوای لێدانیان دەکات. بەڵام ئەی تۆ نازانیت ئەو فەرموویەتی بۆ ماوەی 3 ساڵ هەر ئامۆژگاریان بکەن و نابێت 50شیان بۆ بەرن. اینجا دوای ئەوە دەگەنە 10 ساڵی هەر بەگوێیان نەکردن و نوێژیان نەکرد اینجا لێیان بدەن. بەڵام نابێت لێدانەکە زۆر بێت و ناژبێت بە جۆرێکی ئەوتۆ بێت ئازاری زۆریان پێ بگەیەنێت. هەروەها دەبێت هیچ چارەسەرێکی تر نەمابێت پەنای بۆ بەرن، هەروەها دەبێت بەر لەوەی لێتان بدەن بۆتان ڕوون بکەنەوە لەسەرچیا. ئەمە لێدانی میهرەبانیە، لێدانی خەمخۆری پێغەمبەرگیانە صلی الله عليه وسلم بۆ ئەوەی لەو دنیاش هاوڕێی بەهەشتی ئەو بن، چونکە زۆر پێی ناوخۆشە بەهۆی نوێژ نەکردنەوە لەو دنیا لەو دابڕێن و نەتان بینێت. پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم دەستی بە ڕوومەتی مناڵاندا هێناوە. خۆشەویستی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بۆ مناڵان زۆر بووە. بۆیە هەرچەندە باسی بەسەرهات و یادەوەریەکانی لەگەڵ مناڵاندا بکەین هەر کۆتایی نایەت. یەکێکی تر لەو ڕووداوە جوان و سەرنجڕاکێشانە ئەوەیە کە جابری کوڕی سەمرە بۆمان دەگێڕێتەوە دەڵێت نوێژی نیوەڕۆم لەگەڵ پێغەمبەردا صلی الله عليه وسلم کرد. دوای نوێژ ڕۆشتەوە بۆ ماڵەوە و منیش لەگەڵیدا چوومەوە. لە ڕێگادا 2 مناڵ بەرەو ڕووی پێغەمبەر هاتن. ئەویش یەک بە یەک دەستی بە ڕوومەتیان هێنا، پاشان دەستی بە ڕوومەتی منیشدا هێنا. هەستم کرد دەستەکانی هەم نەرم بوون و هەم بۆنیان خۆش بوو. دەدوت لە قوتوی عەتر فرۆش دەرت هێناوە. ئای خوایەکیان هەموو مناڵان زانیویانە خۆشەویستی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم بۆ مناڵان چەند زۆرە، بۆیە لە هەر کوچە و کۆڵانێکدا بینی بێتیان یەکسەر بەرەو ڕووی ڕۆیشتون و ئەویش بە چەندین شێوازی جۆرا و جۆر خۆشەویستی خۆی بۆ دەربڕیون. پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم مناڵان بەسەر دەکاتەوە. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەوەندە ئێوەی خنجیلانەی خۆشویستووە کاتێک سەردانی هەر کەسێکی کردبێت بایەخی تایبەتی داوە بە ئێوەی منداڵان. ئای چەند جوانە نێرجاوی خوا بەو گەورەی و بەو هەموو مەقام و پایە گەورەیەوە ئێوەی لەبیر نەکردووە. نەکەر ئەوە بەڵکو بانگی کردوون بۆ لای خۆی و سڵاوی لێکردن و دەستی دەهێنا بەسەرتاندا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەردانی هاوڵە پشتیوانەکانی دەکرد. کاتێک کە دەهاتە گەڕەکی پشتیوانەکان مناڵە پشتیوانەکان دەوری پێغەمبەریان دەدا صلی الله عليه وسلم، ئەویش نزای خێری بۆ دەکردن و دەستی بەسەریاندا دەهێنا و سڵاوی لێ دەکردن. پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم خەمخۆری مناڵانی نازدار بووە. پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم ماندوو نەبووە لە بینینی مناڵانی نازدار و گرنگی پێدانیان.
ئەمەیە هانمان دەدات ئێمە زیاتر ببینە هاوڕێ و دۆستی مناڵان، بە تایبەت مناڵانی نازدار. زانست دەری خستووە کاریگەری چاو و دەنگ و پێست سێ دەرگای ئاسوودەیی دنیای هەستەکانن. چاو ڕوانینی سۆزدارانە بۆ مناڵ بەگشتی هەستی بە نرخی و قەدرزانی لە مناڵدا دروست دەکات. سروشتی مناڵ بە جۆرێکە کێ هەستی بە نرخی و قەدرزانی بداتێ مەیلی بەلای ئەو کەسەدا دەجوڵێت و وابەستەی ئەو دەبێت. دەنگ لە ڕێگەی دەنگەوە بگەن بە هەستی مناڵەکان و گیانیان بدوێنن، بە دەنگی نازک و نەرم لەگەڵیان بدوێن، چونکە دەنگی بەرز و فەرمانکەر دەرونی مناڵ بێزار دەکات. وابەستەیی لە ئەنجامی بەریەکەوتنی ڕۆحی لە نێوان مناڵێک و گەورە ساڵێکدا دێتەکایەوە. ئەگەر بتەوێت دەست بدەی لە ڕۆحی، ئەوە سەرەتا دەست بدە لە پێستی، بە تایبەت سەری و ڕوخساری. لەم ڕووەوە بەریەکەوتن بە یەکەم دەرگادا دەنرێت کە بڕوانێت بەسەر هەستەکاندا. هەر بۆیە یەکەم نیشانەی ئەو کەسانی گرفتی وابەستەبوونیان هەیە ئەوەیە کە هەموو جۆرە دەستلێدان و بەریەکەوتنێک ڕەت دەکەنەوە، کەواتە چاو، دەنگ، پێست سێ ڕێگای بەکار و کاریگەرن لە بەردەم گەورەکان تاوەکو لێەوە بگەن بە خۆشی و دەرونی مناڵان. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم مناڵانی نازداریشی فەرامۆژ نەکردووە، بەڵکو ئەوەندە پلەپای ئەوانی بەرز کردوتەوە کە هەر کەس دڵی ڕق بوو بێت و بیەوێت دڵی نەرم بێت دەتوانێت بچێت بۆ لای مناڵانی نازدار و سەردانیان بکات. بۆمان دەگێڕنەوە کەوا پیاوێک هاتۆتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سکاڵای دڵڕقی خۆی کردووە. پێغەمبەری خوایش صلی الله علیه وسلم پێی فەرمووە پێت خۆشە دڵت نەرم بێت و پێویستیەکەت دەستکەوێت، بەزەیت بە مناڵی نازدار بێتەوە و دەست بەسەری دابێنە و لەو خواردنەی خۆت دەیخۆیت لەوەش بدە بەوان. ئەگەر ئەمەت کرد ئەوا دڵت نەرم دەبێت و پێویستیەکەشت دەست دەکەوێت. پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم یاری لەگەڵ مناڵاندا کردووە. باشترین ڕێگا بۆ فێربوونی مناڵ یاریە. دایکە بەڕێزەکان، باوکانی دڵسۆز، هەروانەیەک دەتەوێت فێری مناڵەکەتی بکەیت با لە ڕێگەی پێشبڕکێ و یاری سادەوە بێت. یاری گرینگە بۆ گەشەکردنی گشت لایەنەکانی مناڵ. خاڵێکی بنەڕەتێ لە دروستبوونی پەیوەندی ئەرێنی لە نێوان مناڵ و دایک و باوکیدا. وەگوتراوە 7 ساڵ یاری لەگەڵ مناڵەکەتدا بکە و 7 ساڵ فێری ڕەوشت و ئاکارەکانی بکە و 7 ساڵ هاوڕێیەتی بکە. بۆیە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم گرنگی بە یاری دەدا و دەیزانی دەبێتە ئەزمونێکی گرنگ بۆیان. هەر لە ڕێگەی یاریەوە شارەزای جیهانی دەوروبەر دەبن و گەشە بە بەهرەکانیان دەدەن. زۆر جار دایکان و باوکان بەهۆی زۆری سەرقاڵیان نایان پڕژێتە سەر یاریکردن لەگەڵ مناڵەکانیان. لە کاتێکدا ئەوان زۆر پێویستیان بەوەیە دایە و بابەیان ڕۆژانە کاتێکیان بۆ تەرخانکەن و یاریان لەگەڵدا بکەن. ئیتر با یاریەکی سادە و ساکاریش بێت ئەوان پێی ئاسوودە دەبن. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە مەبەستی گەمە و یاریکردن لەگەڵیدا زمانی بۆ حەسەنی کوڕی عەلی دەردەهێنا. حەسەنیش کە سوورایی زمانی دەبینی یەکسەر بە پەلە بەرەو ڕووی دەڕۆیشت. پێغەمبەریان صلی الله علیه وسلم حەزی کردووە ناوی خۆش و جوان لە مناڵەکان بنرێت. ناو کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر داهاتووی مناڵان بە جۆرێکی وا کە ڕەنگدانەوەی لەسەر دەروون و عەقڵ و هەڵس و کەوتەکانیان دەبێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندە مناڵانی خۆشویستووە تەنانەت ڕازی نەبووە ناوەکانیشیان ناشرین و ناخۆش بێت. بۆیە هەر ناوێک ناخۆش بووایە دەیگۆڕی، چونکە حەزی نەدەکرد خۆشەویستەکانی دڵی ناوی ناخۆشیان هەبێت یاخود ناوی ناشرینیان لێ بنرێت. ئەوە تا عەبدوڵای کوڕی عومەری خەتاب ڕەزای خوای لێبێت بۆمان دەگێڕێتەوە کەوا کچێکی هەبوو ناوی عاسیە بوو، واتە یاخی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوەکەی گۆڕی بۆ جەمیلە، واتە جوان. پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم ڕازی نەبوو درۆ لەگەڵ مناڵان بکرێت. لە ئێستادا زۆر دایک و باوەکان چەندین بەڵێن بە مناڵەکانیان دەدەن بەڵام نایبەنە سەر، بێ ئاگا لەوەی ئەمە درۆیەکە و دڵی مناڵەکان ئازار دەدات. هەروەها دەبێتە هۆی ئەوەی مناڵیش چاو لە گەورەکان بکەن و درۆکردن بە کارێکی ئاسایی تەماشا بکەن. بێگومان مناڵ وابەستەی کێبێت دەچێتە ژێر کاریگەری ئەو کەسەوە. بۆیە پێویستە بە ڕازگۆیانە گفتوگۆیان لەگەڵ بکەین بە تایبەت لەو بەڵێنانەی دەیان دەینێ. ئەمەش نمونەی وەفاداری و گوێڕایەڵی و خۆشەویستیمانە بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. عەبدوڵای کوڕی عامر بۆمان دەگێڕێتەوە دەڵێت ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ماڵمان دانیشت بوو. دایکم بانگی کردم و وتی وەرە شتێکت بدەمێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دایکمی فەرموو دەتویستی بدەیتێ؟ دایکم وتی ویستم خورمای بدەمێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر بەهاتای و هیچ شتێکت پێ نەدایە ئەوە درۆیەکت بۆ دەنووسرا. بینیتان
چەندە خەمی ئەوەی بووە بە شێوەیەکی جوان پەروەردە بکرێن، درۆتان لەگەڵدا نەکرێت، چونکە مەترسێکی گەورەی هەیە لەسەر داهاتووتان. پێغەمبەریان صلی الله عليه وسلم پێی ناخۆش بۆ جیاوازی بکرێت لە نێوان مناڵاندا. لە ڕوانگەی ئەم فەرمایشتەوە ئەوە تێدەگەین کە جیاوازیکردن لە نێوان مناڵەکانمان کارێکی باش نییە، چونکە ئەمە وا دەکات مناڵ هەست بە نرخ و بایەخی خۆی نەکات. لێرەدا گرنگە هەمووان ئەوە بزانین کە هەستی دڵنیایی لە مناڵ و بگرە هەرزەکاریشدا ئەوەیە کە بتوانین مناڵەکانمان و نووری چاوانمان وابەستەی دڵنیایی و سەلیقەی دادپەروەری بکەین و جیاوازی لە نێوانیاندا نەکەین، چونکە ئەگەر وا بکەین ئەوە دەبێتە هۆی دروستبوونی دەمارگژی و خۆخواردنەوە و لە داهاتووی خۆیاندا هەز بە پەستی و تووڕێی و کەمی دەکەن. هەندێک جار دایک یان باوک دەبینین زۆر بایەق دەدەن بە مناڵێکیان و مناڵەکانی تریان وەک ئەو خۆش ناوێت. ئەمەش ئەو شتەیە کاتێک پێغەمبەریان صلی الله عليه وسلم بینی حەزی لێ نەبوو، چونکە دەزانێت هیچ مناڵێک پێی خۆش نییە بابەی یان دایی برای یا خوشکەکەی بخاتە باوەشی و ئەم فەرامۆش بکات. ئەوە تا ئەنەسی کوڕی مالیک بۆمان دەگێڕێتەوە و دەفەرموێت پیاوێک لە خزمەت پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. کوڕێکی ئەم پیاوە هاتە لای، پیاوەکەش کوڕەکەی ماچ کرد و لەسەر ڕانی داینا. هەروەها کچێکی هەبوو ئەویش هاتە لای، ئەویش هێنای لە بەردەمی خۆی داینا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو بۆچی وەک یەک تەماشاد نەکردن و یەکسانیت لە نێوانیاندا نەنواند؟ پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئازاری چەشتوەکە لە مناڵان دراوە. زۆرێک لە گەورەکان لەو بڕوایەدان چەند زوو بتوانن منداڵەکانیان بخەنە ژێر کۆنتڕۆڵ و ڕکێفی خۆیانەوە، ئەوەندە خاوەنڕێز و پابەند دەردەچن. هەندێک هەر لە مناڵیەوە لە ڕێگەی بەکارهێنانی سزا یا سەرکوتکردن و گوشارەوە هەوڵ دەدەن منداڵەکانیان گوێڕایاڵیان بکەن. سەرەڕای ئەوەی گەشە و نەشونمەی ئەو مناڵانە بەهۆی ئەو زەبر و زەنگەی بەرامبەریان نوێنراوە تەگەرەی تێدەکەوێت. لە هەمان کادا لە ساڵانی دواتردا تووشی هەڵچوون و تەقینەوەی سۆزداریان دەبن. دەبینین دایکان و باوکان لە مناڵەکانیان دەدەن و هۆکاری لێدانەکە شتێکی زۆر سادەیە و پێویست ناکات پەنا ببرێتە بەر لێدان. جا ئەو دایک و باوکانە زۆر بەتوندی لە مناڵەکانیان دەدەن و ئازار دەگات بە جستەیان. لە کاتێکدا ئەگەر پێغەمبەریان صلی الله عليه وسلم چاوی لێیان بێت لێیان تووڕە دەبێت و هەڕەشەیان لێ دەکات. ڕۆژێکیان ئیبن مەسعود بە قانچێک لە مناڵێکی دەدا، لە دوایەوە گوێی لە دەنگێک بوو کە ئاوڕی دایە و بینی پێغەمبەری خوایە و دەفەرموێت ئەی ئیبن مەسعود بزانە کە خوای گەورە لەسەر تۆ بەتواناترە لە توانای تۆ بەسەر ئەو مناڵە. واتە وا ئەزانیت ئەو مناڵە هیچ توانایەکی نییە لە بەرامبەر تۆدا و ئیتر کەس نییە لەسەری بێتە قسە؟ نەخێر، بەڵکو لەسەر و تۆ خوایەکەیە زۆر بە ئاسانی دەتوانێت تۆڵی ئەو مناڵەت لێ بکاتەوە. پێغەمبەریان صلی الله عليه وسلم لەگەڵ مناڵان گاڵتەوگە بۆ قسەی خۆشی کردووە. دڵخۆشکردنی مناڵان و زەردەخەنە و قاقا و گاڵتە و خۆشیەکانیان تایبەتمەندە بە جیهانە پاک و بێگەردەکەیان. گرنگە لە دامەزراوەی خێزاندا مناڵ هەز بە بوونی خۆیان بکەن، چونکە ئەو کاتە هەز بە نرخ و گرنگی خۆشیان دەکەن. خۆشەویستی دەربڕین بۆیان گرنگە. هەوڵ بدە جیهان بە چاوی مناڵەکەت ببینیت. ئەمە ڕێخۆشکەرە بۆ ئەوەی بەباشی لێی تێبگەیت. مناڵان زۆر دڵیان خۆش دەبێت کاتێک گەورەکان یاریان لەگەڵ دەکەن یا قسەیەکی خۆشیان بۆ دەکەن. بەڕادەیەکی وا لە گەورەییشیاندا بیریان ناچێتەوە و هەر باسی دەکەن. جا کە پێغەمبەریان زانیوێتی مناڵان دڵیان خۆش دەبێت بۆەوەی یاریان لەگەڵدا بکرێت، هاتووە بە چەندین شێوازی جۆرا و جۆر هەوڵی دڵخۆشکردنی داون. ئەها ئەنەسی کوڕی مالیک بۆمان دەگێڕێتەوە دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی وتوم ئەی خاوەند و گوێچکەکە، وا ئەزانیت هەر لەگەڵ ئەنەسدا قسەی خۆشی کرد بێت، بەڵکو مناڵانی تریش هەن هاوشێوەی ئەنەسەکەمان بە قسەی خۆشی خستۆتە دڵیانەوە. ئەوە تا کاتێک یاری لەگەڵ زەینەبی کچی سەلەمەدا دەکرد چەند جارێک پێی دەوت ئەی زوەینەب، واتە ئەی زەینەبۆچکە. پێغەمبەریان صلی الله عليه وسلم ماوەی 10 ساڵی ڕێک تووڕەش نەبووە. ئەگەر بتزانیایە هاوارکردن و تووڕەبوون چەندە کاریگەری نەرێنی لە ڕەفتار و کەسایەتی دروست دەکات بە تەواوەتی لێی دوور دەکەوتنەوە، چونکە خراپترین ڕێگەی هەڵسوکەوتە لەگەڵ مناڵ و شوێنەواری لە شوێنەواری لێدان خراپترە. گرنگە لەمە دوا دوورکەوینەوە لە تووڕەی و ناو و ناتۆرەی خراپ خستنە دوای مناڵەکەت، چونکە ئەمە کاریگەری لەسەر دەروون و متمانە بەخۆبوونی دەبێت. ئازیزانم، بیری فەرموودەی پەروەردگار بکەنەوە کە دەفەرموێت ناو و ناتۆرەی ناشین لە یەکتر منێن. لە دوای ئیمان خراپترین ناو ئەوەیە کە ناو و ناتۆرە لە یەکتر بنێن. چەند کەسێکی سەرسوورهێنەرە ئەم پێغەمبەرەی ئێمە صلی الله عليه وسلم، ئەم دۆست و خۆشەویستەی مناڵان
کەسێکی وەکو ئەنەس کە خۆی بۆمان دەگێڕێتەوە دەڵێ من 8 ساڵ بووم کە خزمەتی پێغەمبەری خوام دەکرد. بۆ ماوەی 10 ساڵ هەرگیز لۆمە و سەرزەنشتی نەکردوم لەسەر شتێک کە کردبێتم و زیانێک کە دابێتم. خۆ ئەگەر یەکێک لە کەسوکارەکەی لۆمەی بکردمایە دەیفەرموو وازی لێبێنن هەر شتێک بڕیاری خوای لەسەر درابێت ڕوودەدات. پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم لەسەر 4 پەل دەڕۆیشت و مناڵانیش دەچوونە سەر پشتی. ئای چەند خۆشە کاتێک دەبینین مناڵەکان چێژ لە یاریکردن ببینن و دڵیان خۆش بێت و تۆش گوێت لە دەنگیان بێت و بچیت بۆ تەماشاکردنیان. چ هەستێکی خۆش و دیمەنێکی جوان دەبینیت. لەوە خۆشتر ئەوەیە لەو کاتەدا دایک و باوکەکەش بەشداری یاریەکە بکەن، دوای وەرگرتنی مۆڵەت لێیان و پشگیری زیاتریان بکەن. ئەمە یاریەکی چەند خۆشە کە گەورەکان لەگەڵ مناڵاندا دەیکەن. منیش بیرم دێت کەوا ئەم یاریەم کردووە، هەتا ئێستاش وەک یادگاری لە بیری خۆمدا هەڵم گرتووە. ڕەنگە گەورەکانمان ئەم یادی خۆشەیان لە پێغەمبەرگیانەوە صلی الله علیه وسلم وەرگرت بێت، چونکە ئەویش ئەم یاریەی لەگەڵ مناڵانی خنزیرانەدا کردووە. نزیکی دایە و بابە لەم قۆناغەدا لە مناڵانەوە ڕۆڵێکی زۆری هەیە لە پەرەپێدانی هەستی متمانە بەخۆبوون لای مناڵان. ئەوەتە جابری کوڕی عەبدوڵڵا بۆمان باز دەکات و دەفەرموێت جارێکیان چوون بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بینیم لەسەر 4 پەل دەڕوات و حەسەن و حوسەینیشی بەسەر پشتیەوەن. لەو کاتەشدا دەیفەرموو باشترین حوشتر ئەم حوشترەی ئێوەیە و باشترین وشتر سواریش ئێوەن. پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم پێشبڕکێی بە مناڵان دەکرد و خەڵاتیشی دەدانێ. وەرزش و یاریکردنی مناڵەکانمان لەگەڵ هاوتەمەنەکانی خۆی گرنگە تاوەکو پەیوەندی کۆمەڵایەتیان بەهێز بێت و بەستەڵۆکی پەڕگیری و شەرمنی نەمێنێت و بتوانێت تواناکانی بەگەڕ بخات. ئەمەش بۆ دەبێت گەورەکان خۆشەویستی دەربڕن و مناڵانیش هەست بۆ خۆشەویستیە بکەن و زیاتر بەشداری چالاکیەکان بکەن لەگەڵیاندا. هەمومان وەک سەروەرمان لەگەڵ مناڵەکانمان بەسۆز دەبین و لە باوەشیان دەگرین و ماچیان دەکەین و دەست لە ملکردن و یاریکردن دەکەینە خۆشی نێوانمان. دوای بینینی خۆشویستنی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بۆ مناڵ و پشگیریکردن لێیان شوێن پێی خۆشەویستمان بگرینە بەر. فێربین کە چیتر بۆ مناڵەکان نەژین بەڵکو لەگەڵیان بژین، ببینە سەرچاوی بەخشینی چێژ و خۆشی بۆیان. هەموو مناڵان پێیان خۆشە بابە و دایە یان هەر کەسێکی تر یاریان لەگەڵدا بکات و هانیان بدات. ئەمانە دەبنە یادگاریەکی خۆش و دەرونی مناڵانیش ئارام و ئاسوودە دەکەن و بەو هۆیەوە لەبری ئەوەی سەرقاڵی شاشەکان بن خۆیان خەریک دەکەن بە شتێکی سوودبەخشەوە. جا لەم ڕوانگەیەوە پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم کێبڕکەی لە نێوان مناڵاندا دروست دەکرد و خەڵاتیشی بۆ براوەکان تەرخان دەکرد. ئەوە تا عەبدوڵڵای کوڕی حارس دەڵێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەبدوڵڵا و عوبەیدوڵڵا و نەوەکانی عەباسی ڕیز دەکرد و پاشان دەیفەرموو هەر کامتان خێراتر بگەنە لای من ئەوە ئەوەندە و ئەوەندەی دەدەمێ. حارس دەڵێت مناڵەکانیش بە پێشبڕکێ ڕێیان دەکرد بۆ لای پێغەمبەر و دەکەوتنە سەر پشت و سینگی مبارەکی پێغەمبەر، ئەویش ماچی دەکردن و دەیگوشین بە خۆیەوە. خۆشەویستەکەم، ئەو فەرمودانەی باسی خۆشەویستی پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم بۆ مناڵان دەکەن زۆر زۆرن. ئەوانەی من بۆ تۆی گوڵم باس کردووە قەترەیەکن لە دەریایەک. ئێستاش دوای ئەم گەشتە پڕتام و چێژەی بە باخچەی پڕ لە گوڵ و گوڵزاری خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ مناڵان کردمان. کاتی ئەوە هاتووە داوات لێ بکەم وەڵامی ئەم پرسیارەمان بدەیتەوە. ئایا تۆ پێغەمبەرگیانت خۆش دەوێت صلی الله علیه وسلم؟ وەڵامەکەت بنووسە. ئەگەر بتەوێت بیسەلمێنیت کە تۆ پێغەمبەری خوات خۆش دەوێت صلی الله علیه وسلم، ئەوە پێویستە ئەم کارانە ئەنجام بدەیت. یەکەم، گوێڕایەڵی بکەیت. ئەوەش بەوە دەبێت کە نوێژەکانت بکەیت، بە ڕۆژوو بیت، پابەند بیت بە ڕەوشتە ئیسلامیە جوانەکان، هەموو ئەو شتانەی تریش کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی پێکردوویت. دووەم، سەڵاواتی لەسەر بدەیت. خوای گەورە فەرموویەتی دەسا ئەی خاوەن باوەڕەکان ئێوەش سەڵاواتی لێ بدەن و سەلامی لێ بکەن بە سەلامکردن بە دڵ و بە زمان. شێوازی سەڵاواتیش بەم جۆرەیە: اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. سێم، ئاشنای ژیاننامەی بیت.
لە خوارەوە هەندێک پرسیارت لێ دەکەم بۆ ئەوەی ڕادەی خۆشەویستیت بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم تاقیب بکەمەوە. ناوی چییە؟ لەکوێ لەدایک بووە؟ کەی لەدایک بووە؟ لەکوێ کۆچی دوایی کردووە؟ کەی کۆچی دوایی کردووە؟ چەند ساڵ ژیاوە؟ دایکی ناوی چییە؟ شیردەرەکەی ناوی چییە؟ دایانەکەی ناوی چییە؟ مامەکانی ناویان چییە؟ ئامۆژنەکانی ناویان چییە؟ خوشک و براشیریەکانی ناویان چییە؟ خێزانەکانی ناویان چییە؟ کوڕەکانی ناویان چییە؟ کچەکانی ناویان چییە؟ کچەزاکانی ناویان چییە؟ زاواکانی ناویان چییە؟ بەناوبانگترین ئەو جەنگانەی بەشداری تێدا کردووە کامانن؟ ناوی ئەو پەڕاوەتیە کە بۆی دابەزیوە؟ یەکەم کەس باوەڕی پێهێنا کێ بوو؟ ئەو ئەشکەوتەی خواپەرستی تێدا دەکرد ناوی چی بوو؟ وەڵامەکان. ناوی چییە؟ محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولموتەڵیبی کوڕی هاشم. لەکوێ لەدایک بووە؟ مەکەی پیرۆز. کەی لەدایک بووە؟ ڕۆژی دووشەمە ڕەبیعی یەکەم ساڵی فیل. لەکوێ کۆچی دوایی کردووە؟ مەدینەی پیرۆز. کەی کۆچی دوایی کردووە؟ ساڵی 11 کۆچی. چەند ساڵ ژیاوە؟ 63 ساڵ. دایکی ناوی چییە؟ ئامینەی کچی وەهەبی کوڕی عەبدولمەنافی کوڕی زوهرە. شیردەرەکەی ناوی چییە؟ حەلیمەی سەعدیە. دایانەکەی ناوی چییە؟ ئەیمەن. مامەکانی ناویان چییە؟ عەباس و حەمزە و ئەباتاڵیب و زوبەیر و مەقوم و ضەرار و ئەبوو لەهەب. ئامۆژنەکانی ناویان چییە؟ سەفیە و حەکیم و عاتیکە و ئومەیمە و ئەڕوا و بوڕا. خوشک و براشیریەکانی ناویان چییە؟ شەیما. خێزانەکانی ناویان چییە؟ خەدیجەی کچی خوەیلد، عایشەی کچی ئەبوو بەکر، سەودەی کچی زەمعە، زەینەبی کچی جەحش، سەلەمەی کچی ئەبی ئومەیە، حەفسەی کچی عومەری کوڕی خەتاب، حەبیبەی ڕەملەی کچی ئەبی سوفیان، جوەیرەی کچی حارس، سەفی کچی حەیی کوڕی ئەختەب، مەیمونەی کچی حارس، زەینەبی کچی خوزەیمە. کوڕەکانی ناویان چییە؟ قاسم، تاهیر، تەیب، ئیبراهیم، کە هەر هەمویان بەر لەبوون بە پێغەمبەر مردوون. کچەکانی ناویان چییە؟ زەینەب، ڕوقیا، کەلسوم، فاتیمە. کچەزاکانی ناویان چییە؟ حەسەن و حوسەین. زاواکانی ناویان چییە؟ ئەبولعاس زەینەبی هێناوە، عوسمانی کوڕی عەفان ڕوقیەی هێناوە، دوای مردنی ڕوقیەش کەلسومی خوشکی ڕوقیەی هێناوە، عەلی کوڕی ئەبی تاڵیب فاتیمەی هێناوە. بەناوبانگترین ئەو جەنگانەی بەشداری تێدا کردووە کامانن؟ بەدر، ئوحود، خەندەق، فەتحی مەکە. ناوی ئەو پەڕاوەتیە کە بۆی دابەزیوە؟ قورئانی پیرۆز. یەکەم کەس باوەڕی پێهێنا کێ بوو؟ خەدیجەی کچی خوەیلد، ڕەزای خوای لێبێت. ئەو ئەشکەوتەی خواپەرستی تێدا دەکرد ناوی چی بوو؟ ئەشکەوتی حەڕا. ئەگەر پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ببینیت چی پێ دەڵێیت؟ ئێستا لە خوارەوە هەست و سۆز و خۆشەویستی چەند مناڵێکی خنجیلانە و جوانکیلەی کوردت بۆ دەنووسین کە وتویانە ئەگەر بێت و پێغەمبەرگیان ببینین بەو شێوەیە خۆشەویستی خۆیانی بۆ دەردەبڕن. وەرە با بەیەکەوە ئەو هەستە ناسک و جوانانە بخوێنینەوە و بزانین چیان وتووە. ڕائەکەم باوەشی پیادا دەکەم اینجا لەبەر ئەوەی من هەرگیز پێغەمبەرم نەبینیوە ئەوەندەم خۆش دەوێت باوەشی پیادا دەکەم هەتا وەکو خۆی بڵێت بەسە اینجا منیش لا دەچم. پێی دەڵێم کە تۆ خۆشەویستترین کەسی لای من، لە هەموو کەسێک خۆشترم دەوێت، دەستی ماز دەکەم و یاری چاوشارکەی لەگەڵدا دەکەم، یەکسەر دەچم بۆ لای مەرحەبای دەکەم، باوەشی پیا دەکەم. پێی دەڵێم دەمێکە دەمەوێت بتبینم، ئەو هەلەم بۆ هاتە پێش، بەڕادەی دایک و باوکم خۆشم دەوێت، هەستی خۆشەویستیم زۆرە بەرامبەرت، بەجددی دەمەوێ ماتت بکەم. حەزم دەکرد مامۆستای وانەی ئاینم بوویتایە، چونکە زۆر بە جوانی لە شتەکان تێدەگەیشتم، چونکە خۆت پێغەمبەریت صلی الله عليه وسلم و دەتوانیت زۆر بە جوانی شتەکانم تێبگەیەنیت. حەزیش ئەەکەم یاریەکی دووگۆڵیت لەگەڵدا بکەم، باوەشێکی پێدا دەکەم و ماچی دەکەم. من پێغەمبەرگیانم صلی الله عليه وسلم زۆر خۆش دەوێت، حەز دەکەم ئەویش منی خۆش بوێت. پێی دەڵێم حەزت لە شتێکە و حەزت لە شتێکیش نییە. بە جۆرێکی وا باوەشی پێدا دەکەم کە لە ژیانمدا باوەشی وام بە کەسدا نەکردبێت. پێی دەڵێم تۆ گەورەی هەموو جیهانیت، تۆ گەورەی هەموو مرۆڤایەتیت، تۆ ئێمەت بردۆتە سەر ڕێگەی ڕاست بۆ سەر ڕێگەی ئیسلام. من حەزم لێیە کە پێغەمبەرگیانم صلی الله عليه وسلم بینی پێی بڵێم
زۆرم خۆش دەوێت. حەز دەکەم لەگەڵمدا بێت بۆ ماڵی باپیرم. خۆشم دەوێت چونکە ئەگەر لە تاقیکردنەوەیەکدا نمرەی تەواوم نەهێنا پێی ئەوتم مرۆڤ هەموو شتەکانی بەرز و نزمیش دەکات. ئەگەر بیبینم هەر قسەی لەگەڵ دەکەم و باسی دەرسی لەگەڵ دەکەم لەبەر ئەوەی هەر دەمەوێت بۆ ئەوی باس بکەم نامەوێت یەکێکی تر گوێی لێبێت چونکە لەوە دەچێت یەکێکی تر لە پڕ لە دەمی دەربچێت و بیڵێت بەڵام ئەو هەرگیز لە دەمی دەرناچێت. سەلامی لێ دەکەم و دواتر پێی دەڵێم خۆشم دەوێت و هەستێکی زۆر خۆشم دەداتێ. خۆشم دەوێت لەبەر ئەوەی قەت لێم تووڕە نابێت و قەتیش لێم نادات. حەز دەکەم بیبینم بۆ ئەوەی هەندێک شتی ترم پێ بڵێت کە ئەو جوانتر پێم بڵێت. بەقەدەر هەردوو چاوم خۆشم دەوێت. هەندێک قسەی پێ دەڵێم دەستخۆشی لێ دەکەم بۆ ئەو شتانەی کە ئەو ڕایگەیاندووە پێمان و هەندێک شتی دیکەشی پێ دەڵێم داوای ئەوەی لێ دەکەم کە شتەکانم بە جوانی بۆ ڕوون بکاتەوە لەسەر ئەم دنیا و ئەو دنیا. زۆر دڵم خۆش دەبێت. هەروەها پێشی دەڵێم بەخێر بێت بۆ ناو ژیانمان پێغەمبەری ئازیزمان. من تۆم لە دایکم و باوکم و هەموو کەس خۆشتر دەوێت. حەزەکەم فێری ئاین ببم لەگەڵتدا و هەمیشە یاریت لەگەڵدا بکەم. هەرچیەک ئەو حەزی لێ بێت بۆی دەکەم وەکو ماڵەکەی لەگەڵ پاک بکەمەوە و یارمەتی هەژاران بدەین و ئیتر ئیشە باشەکان. حەز دەکەم هەموو کاتێک لەگەڵمدا یارمەتی دەرم بێت وەک هاوڕێ ڕەفتارم لەگەڵدا بکات و ڕەفتاری لەگەڵدا بکەم. ئەی تۆش حەز ناکەیت هەستی جوانی خۆتمان پێ بڵێت بەرامبەر پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم؟ من دەزانم تۆش زۆرت پێخۆشە ئەوەی لە ناو دڵتدایە وەک ئەم مناڵە خەنزیلانە دەری بڕیت. کەواتە هەر ئێستا بڕۆ پێنووسێک بێنە و لە خوارەوە هەر شتێکت هەیە بۆ پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم بینووسە. بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی دەنگی ڕۆشنایی. پەرەپێدانی خودە و ناسینی کەسێتیە، دەرفەتێکی ڕەخساوە بۆ بەدەستخستنی ژیری. پێداویستیەکە بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاک، دەرچەیەکی خوازراوە بۆ بەرەنگاربوونەوەی نەخوازراوەکان. دەنگێکی ویستراوە بۆ ڕەواندنەوەی نەویستراوەکان، حەسبێکراوە بۆ بەدیلی ناحەزەکان. کتێبخانەی دەنگی ڕۆشنایی هاوسەنگبوونە بوو دوورکەوتنەوە لە لاسەنگی، بیستنە بۆ خوێندنەوەی پەرتووکەکان و خوێندنەوەیە بە بیستنی کتێبەکان. ڕۆشنایی سەرنجە بۆ نووسراوەکان و تیشکە بۆ خستنە سەر بابەتە گرنگەکان. کۆکراوەی بەرهەمی دەست و خامەی نووسەرانێکە کە لە هەمی پێگەیاندندا بوونە. دەنگی زوڵاڵی خوێنەرانێکە کە لە خەمی خۆیان و دەوروبەریاندا بوونە. کتێبخانەی دەنگی ڕۆشنایی چرایەکی ڕۆشن و درەوشاوەیە بۆ ڕوبەڕووبوونەوە و نەهێشتنی تاریکی. مەشخەڵێکە بۆ ڕێکردن بە نێو تاریکی بۆ دۆزینەوەی دروستکەیەک لە تیشکە بریسکدارەکەی سەرفرازی هەردوو دنیا. ڕۆشنایی هەم خوێندنەوە و هەم تێگەیشتنە. بۆ ناردنی ڕەخنەوە پێشنیار و سەرنج و تێبینیەکانتان بۆ دەستکەوتنی کتێبات و مارکراوەکانی کتێبخانەی دەنگی ڕۆشنایی پەیوەندی بکەن بە یەکێک بەم ژمارانە 0750 442 08 72 0750 746 2007 0750 462 81 88 کتێبخانەی دەنگی ڕۆشنایی.